لە 1/1/2023 بۆ 31/12/2023 619 جۆری سکاڵات و نوتیجی لەسەر جملە ناوچەکانمان تۆمار کراوە بەداخەوە 67 حاڵەتی خۆکشتنی پیاوان هەبووە هەر لە هەمان ساڵە و بەداخەوە 8 پیاو بەهۆی کێشەخێزانیەکانەوە لەلایەن هاوسەری یان لە باوکاری کەسی تر یا لەلایەن هاوسەر و کەسکاری هاوسەری یان لایەن مناڵەکانیەوە بەهۆی کێشەخێزانەکانیەوە کوژراوە. جۆری سکاڵات و نوتیجەکان لەم ساڵا بەم جۆرەیەوە تا 690ەکەمان پۆلێن کردو بەم جۆرانە. دەرکردنی پیاوی بە تەمەن 49 حاڵەتمان هەبوو لە ساڵی 2023 خیانەتی هاوسەری بەداخەوە 51 حاڵەتمان هەبووە. تو نوتیجی جەستەیی 12 حاڵەتمان هەبووە. تەداخلکردنی کەسوکار لە ژیانی خێزانی و هاوسەرگیریدا 229 حاڵەتمان هەبووە. فشاری دەرونی سێکسی 17 حاڵەتمان هەبووە. دەست بە سەراگرتنی موچە 9 کەیسمان هەبووە. دەست بە سەراگرتنی مناڵ واتە خێزان پاش هەڵوەشانەوە نەفەقەی لەسەر باوکە بەڵام باوکێ بە مانگ بە دوو مانگ بە سێ مانگ بە ساڵ تا 7 ساڵ کەیسمان هەیە کە لە یەک شارە ئاژین و مناڵەکانیان نەبینیوە بەداخەوە 216 کەیسمان هەبووە. هەڕەشەی میدیای و ئەلەکترۆنی 18 کەیسمان هەبووە. دوو حاڵەتی تازە کەوا لە حاڵەتەوە خەریکە ببێت بە دیاردە لە هەرێمی کوردستان بەداخەوە کۆمەڵی پیاو لە ئەنجامی دڵنیایی متمانە ڕێز و خۆشەویستی بۆ خێزانەکەی مڵک و ماڵ خانوو شوقە و سیارە هەیەکا بکات بە ناوی خێزانەکەیەوە بەڵام بەداخەوە لە بچووکترین بەریەکەوتنا کاتێک خێزانەکەی سەکا ئەم مافە مادیانە مافی خۆی توانێت تەسەڕوف پێوەکە پەناباتە بەر دادگا بۆ هەڵۆشانەوەی خێزانەکەی و دەست بە سەراگرتنی مڵک و خانوو 11 کەیسمان هەبووە. جۆرێکی تر کە لە کەیز ئەمە تازەی لەگەڵ تازەگەری و بەرەو پێشچوونی کۆمەلگایە داهاتووە ئەویش خستنەوەی وەچەیە بێگومان پێکۆنانی هاوسەرگیری ژیانی بەردەوامی خۆشگوزەرانی و بەڕێکردنە بەڵام جاران دیاریکردنی مناڵ هاوبەش لە نێوان دایک و باوکە بەڵام ئێستا بەهۆی پێشکەوتنەکانی زانست و زانیاری بواری پزیشکیەوە بەشێک لە پیاوان ئێمە هەستەکەین لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردووە سکاڵی ئەوان هەیە کە خێزانەکانیان بەبێ ڕەزامەندی ئەمان خۆیان بەستۆ وەچە ناخەنەوە واتە لە مناڵێک یا دوو مناڵیان هەیە بۆیە بەشێک لە پیاوان سکاڵیان بۆ هێناوین و شفهانایان بۆ هێناوین داوان لێکردوین کە ئەمە بکەینە پرۆژە یاسایەک لە پەرلەمانی کوردستان لە حاڵەتی نەخستنەوەی وەچە و خۆبەستنی لەلایەن پزیشکانی مناڵ و مناڵبوونەوە باوەک مافی ئەوەی هەبێت کە ڕەزامەندی وەربژیرێ.